بەڵێ سڵاتان دەبێت و کاتان باش ئەم شەو لە تەواوی هەرێمی کوردستان و عێراق مەراسیمی لە کلێساکانی تەواوی هەرێمی کوردستان و عێراق بەڕێوە دەچێت بە بۆنەی لەدایکبوونی حەزرەتی مەسیح عەلەیهی سەلات. ئەمڕۆ لە سنووری دارە سەربەخۆ سۆران هەرێکە لە کلێسەی بێدیاڵ و هەروها هاودیان و ئەم شەوش لە سەنتەری قەزای ناوەندی سۆران لە کەنیسەی دیانە مەراسیمی بەڕێوە ئەچێت. ژمارێکی زۆر لە کریسیانەکانی سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران تێدا بەشدارن و دیمەنانە دەبینن بە شێوەیەکی ڕاستەوخۆن کەنیسەی ماری یۆزفە لە دیانە بەڕێوە چوونی مەراسیمی لەدایکبوونی حەزرەتی مەسیحا لە ئیدارەی سەربەخۆی سۆران. بەڵێ هەرێکە لە سەرۆک بارزانی سەبارەت بە ڕۆژی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح پیرۆزبای لە کریسیانەکانی کوردستان و عێراق و تەواوی جیهان کرد. ئاماژەی بۆ داوە هیوادارم ئەم بۆنێ دەست پێکێک بێت بۆ سەقامگیری لە ناوچەکان و لە تەواوی جیهان. جیا لە سەرۆک مەسعود بارزانی هەرێکە لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامێکیدا سەبارەت بە بەبوونەوەی جەژنی کریسمسە و لەدایکبوونی حەزرەتی عیسا مەسیح پیرۆزبای لە کریسیانەکانی هەرێمی کوردستان و عێراق و تەواوی جیهان کردووە و ئاماژە بۆ داوە هەمیشە پارێزەری مافی هاوڵاتی مەسیحیەکان دەبین. جیالەوە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش پەیامێکی پێشکەش کرد سەبارەت بە لەدایکبوونی حەزرەتی مەسیح عەلەیهی سەلات وەسەلام. جیا لە تەواوی جیهان و عێراق و هەرێمی کوردستان ئەم شەو بە دیاریکراوی یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح دەکرێتەوە لە سنووری دارە سەربەخۆ سۆران شەریکە لە کەلیسەکانی بێدیاڵ و هەروە هاودیان و کەنیسەی دیانە کە سێ کەنیسە لە سنووری دارە سەربەخۆی سۆران بوونیان هەیە. لێرە مەراسیم بەڕێوە سوود و ژمارێکی زۆر لە کریسیانەکانی سنووری قەزای ناوەندی سۆران بەشداریان تێدا کردووە. ئەو دیمەنانەی دەیبینن ڕاستەوخۆن کەنیسەی ماری یۆزفە لە دیانە زۆرێک لە کریسیانەکانی ئەم ناوچەیە تێدا بەشدارن. ئێستاش مەراسیمە ئاینیەکانیان لێرە بەڕێوە ئەچێت. هەرێمی کوردستان بە تایبەتی و بەگشتی هەرێمی کوردستان و بە تایبەتی دارە سەربەخۆ سۆران پێکەوە ژیان لێرە بە شێوەیەکی بەرچاو بوونی هەیە و لە سنووری دارە سەربەخۆ سۆرانش هەرێکە لە کریسیانەکان و موسڵمانەکان لە ناویەکدا دەژین و هاوکات پێکەوە ژیانێکی پتە و لە نێوانیاندا هەیە و کاروبارەکانی ڕۆژانەیان بەیەکەوە ئەنجامەدەن و ئەوەی جێی خۆشحاڵیە کە لە تەواوی هەرێمی کوردستان کریسیانەکان و هاوکات موسڵمانەکانیش بە پێکەوە ژیانیەوە ژیان بەسەر دەبەن و ئەو دیمەنانەی کە بینیتان دیمەنی ڕاستەوخۆی کەنیسەی ماری یۆزفە لە دیانە بەڕێوەچوونی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح عەلەیهی سەلام.